سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەربێڵی گرنگترین هەواڵەکان. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری ورمێ، پەیامی ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان، خۆپیشاندانی کوردستان لە باکووری کوردستانی ئەوروپا، وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی لە فستیواڵی فیلمی کەن لە فەڕەنسا، ڕێپێوانی شەبگەرایانی ئۆرۆگۆیە بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی دیکتاتۆری و سەپاندنی تەحریمی نوێ بەسەر چەندین کەسایەتی و ڕێکخراوی ڕەژی. درێژە هەواڵەکان. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری وەرمێ. بەیانی چوارشەممە 2 جۆزەردان هاوڵاتیەکی خەڵکی وەرمێ بە ناوی سەید زاهێد موسەوی تەمەن 6 ساڵ لەلایەن هێزانامەتیەکانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەرکرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزانامەتیەکانی کۆماری ئیسلامی بەیانی چوارشەممە هێرشیان کردوێتە سەر ماڵی سەید زاهێد موسەوی لە گوندی عەبدی بەیگی سەر بە ناوچەی سۆماوەرا دۆستی ورمێ و وێ ڕایشکاندنی جرگا و پەنجەرەی ماڵەکە کۆمەڵێک لە کەلوپەلی نێو ماڵەکەیان زەوت کردووە و سەید زاهێدیان با توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوەسوتەوە. پەیامی ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان ڕەزا ڕەسایی بەندکراوی مەحکوم بە ئیعدام لە پەیامێکدا ڕایگەیاند کە بێتاوانە و چاوەڕێ حمایەتی خەڵکی ئێرانە تاکو ڕێگە لە ئیعدامکردنی بگرن. لەو فالیە جەنگیەدا یەکێک لە ئەنجامانی بنەماڵەی ڕەزا ڕەسایی پەیامەکەی بە چاوی پڕ لە فرمێسکەوە دەخوێنێتەوە و داوا لە خەڵکی ئێران و کوردستان دەکات بچن بە هانایانەوە. بە وتەی ڕەزا ڕەسایی کۆمەڵێک بەڵگەی سەلمێنەر هەنکە نیشانی دەدەن ناوبڕا و بێتاوانە، بەڵام دەستگای قەزایی بایەخی پێنادات. ئەو بەندکراوە داوا لە بنەماڵەکەی دەکات بەڵگەکان پیشانی خەڵک بدەن تا تێبگەن کە هیچ تاوانێکی ئەنجام نەداوە و ڕێگە لە ئیعدامکردنی بگرن. ناڕوونی چارەنووسی دوو چالاکی سنفی و مەدەنی لە سنەوتاران. بەپێی راپۆرتی کەمپێنی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، چارەنووسی دوو چالاکی سنفی و مەدەنی بە ناوەکانی مۆسلێح جەعفەری ڕەمەشتی و خالێد ئەحمەدی پاش دەستبەسەرکران لەلایەن هێزانامەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستی ئازیزانیانن. مۆسلێح جەعفەری ڕەمەشتی چالاکی مەدەنی کورد ڕۆژی 16 خاکەلەوەی 1403 لە سنووری ڕازی خۆی لەلایەن ئێزار ئیسڵاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و کەسوکاری نەیانتوانیوە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی بەدەستبێنن. شایانی باسەکە ساڵی ڕابردوو برای ئەو بەندکراوە بە ناوی مۆسلێم جەعفەری ڕەمەشتی ناسراو بە هەڵۆ دەست بەسەر و پاش ماوەیەک بە دانانی وەسێقە ئازاد کرابوو. لە لایەکی دیکەوە خالێد ئەحمەدی ئەنجامی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان ڕۆژی 10 گوڵانی ئەمساڵ لە هێرشی هێزانامەتیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەرکرا. لەو ماوەیەدا بە دووەداچوونی بنەماڵەکەی بەیاکان بووە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لەبەردەستدا نییە. دۆخی خراپی تەندروستی فەردین وەیسی کۆڵبەری برینداری خەڵکی سنە. بەپێی راپۆرتی نەوەندەکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی کۆڵبەرێکی خەڵکی سنە بە ناوی فەردین وەیسی پاش برینداربوون بە تەقەی هێزەکانی ڕژیم ناجێگیرە و پێویستی بە نەشتەرگەری هەیە. فەردین وەیسی ڕۆژی شەممە 18 خاکەلەوەی 1403 بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی حکوومەت لە سنووری هەنگەرژاڵی بانە بە سەختی بریندارکرا. ناوبراو جەستەی 200 ساچمەی بەرکەوتووە و پزیشکان ڕایان گەیاندووە کە شوێنی هەندێک لە ساچمەکان هەستیارە و ئەبێ نەشتەرگەری بۆ بکرێت. بە وتەی بنەماڵی ئەو کۆڵبەرە بریندارە بارودۆخی ئابووریان باش نییە و پێویستیان بە یارمەتی خێرخوازان هەیە، هەر بۆ بۆنەوە داوا لە خەڵک دەکەن یارمەتیان بدەن تاکو هەزینەکانی دەرمانی فەردین پەرداخت بکەن. خۆپیشاندانی کوردان لە باکووری کوردستان و ئەوروپا. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردانی 1403 شارۆمەندانی ئامەد لە باکووری کوردستان و کوردزانی دانیشتووی ژنێڤ لە سوئیس و لاهەی هۆلەند
دژ بە دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. ماوەیەک لەوەبەر دەستگای قەزای تورکیا 108 چالاکی سیاسی و شارەزەرانی پێشووی هەدەپەی بە تۆمەتی حمایەت لە کۆبانێ لە ساڵی 2016 و تێکدان یاسایشی وڵات بە زیندانی درێژماوە محکوم کرد. سەپاندنی سزای زیندانی قورس بەسەر ئەو چالاکوانانە سیاسیانە لە حاڵێکدا بوو کە زۆربەیان ماوەی 8 بۆ 10 ساڵ زیندانی کراون. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێوخۆی تورکیا و دەرەوەی وڵاتی لێکەوتەوە و شارۆمەنجانی باکووری کوردستان و کوردزانی دانیشتووی وڵاتانی ئەوروپا چەند جار دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپیشاندانیان کرد. درێژە مانگرتنی زێڕفرۆشان لە چەند شاری ئێران. بەیانی پێنجشەممە 3 جۆزەردانی 1403 سنفی زێڕفرۆشان لە شارەکانی تاران، مەشهەد، عێراق، شیراز و تەورێز درێژیان بە مانگرتندا. زەرفرۆشانی ئێران خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تۆمارکردنی جاراییەکانیان لە سامانەی تەجارەت و کەمکردنەوەی باجی ساڵانەن و نزیک بە 3 هەفتەیە بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان مانیان گرتووە. هەرچەند دەوڵەت پێشتر بەڵێنی دابوو بڕیاری تۆمارکردنی جاراییەکان بۆ ماوەی 6 مانگ هەڵوەشێنێتەوە، بەڵام زێرفرۆشان بە بەڵێنە درۆینەکانی دەوڵەت ڕازی نەبوون و درێژیان بە مانگرتن داوە. وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی لە فستیڤاڵی فیلمی کان لە فەڕەنسا. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان کۆمەڵێک لە کشانی ئەکتەر کە لە فیلمی جەنگی هەنجیری پیرۆزی محەممەد ڕەسوولۆڤ نەخشیان گێڕاوە بۆ پشتیوانی لە خەڵکی ئازادیخوازی ئێران دروشمی ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. بە پێو وێنانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ستارە مەلەکی، ئەمینە ئارانی، مەهسا ڕۆستەمی و نیوشە ئەخشی بە تیشرتی ڕەشی نەخشێنراو بە دروشمی ژن ژیان ئازادی دەرکەوتون. ستارە مەلەکی بە بڵاوکردنی ئەو وێنەیە لە پێیجی تایبەتی خۆی ڕاگەیاند جێگەی هەموو ئازیزانیان خاڵیە بۆ هەمیشە ژن ژیان ئازادی. ناوبراو هەروەها وتی پاسپۆرتەکەی لەلایەن کۆماری ئیسلامیەوە زەوتکراوە و بڕیارە محەممەد ڕەسوولۆڤ ڕۆژی هەینی بۆ نمایشی فیلمەکەی بەشداری لە فستیڤاڵی کان بکات. هاوکات دەیان هۆنەرمەند و فیلمسازی نێودەوڵەتی لە بەیاننامێکدا پشتیوانی خۆیان لە ڕەسوولۆڤ نیشاندا و نووسیان داوای لە کۆمەڵگای جیهانی دەکەین تاکو دەنگی بەهێزی خۆیان دژ بە دیکتاتۆری مەسەبی کۆماری ئیسلامی کە کۆمەڵگای ئێرانی بە توندترین شێوە سەرکوت کردووە بەرز بکەنەوە. بێبەشکردنی بەندکراوانی بەندی 15 زیندانی قەزڵ حەساری کەراج لە مافەکانیان. بە پێی راپۆرتانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بەندکراوانی بەندی 15 زیندانی قەزڵ حەساری کەراج لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون. کۆمەڵێک لە بەندکراوانی ئەو بەندە بریتی لە ماشەڵڵا کەرەمی، مهدی بەیرامی، سیامەگ نەسیری، کامیار حەبیبی، سامان ئۆستوار، تاهر ئەسخەرپور، ڕەزا ڕاسخی و ئەبۆلفەز پورحسەینی. ئەو بەندکراوانە لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵە پێدانی خۆراک و دەسڕاگەیشتن بە کەلوپەلی بێهداشتی بێبەری کراون. ڕێژەی بەندکراوانی ئەو بەندە 25 کەسە و لەگەڵ بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان تێکەڵکراون و بنەماڵەکانیان نیگەرانی دۆخی تەندروستی ئازیزانیانن. گیانەدەستانی کرێکارێک لە خوڕەمەوە. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان کرێکارێکی دامەزراندنی ئاسانسۆر لە شاری خوڕەمەوە بە ناوی پویا کێشوەری تەمەن 18 ساڵ بەهۆی نەبوونی مینیشوێنی کارگیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان پویا کێشوەری خەڵکی گوندی سراویاسی سەر بە شاری خوڕەماوە بووە کە هاوکار لەگەڵ تێپەڕکردنی ماوەی سەربازیەکەی بە مەبەستی یارمەتیدانی بنەماڵە هەژارەکەی کاری کردووە. ڕۆژی چوارشەممە ئەو کرێکارە مێرمەنداڵە بەهۆی بەربوونەوە لە ئاسانسۆر گیانی لەدەستاوە. بانکێشی و دەستبەسەرکردنی دوو شالاکی مەجانی لە کەرەج و ئەهواز. ڕۆژی چوارشەممە 2 جۆزەردان هۆنەرمەندێکی بواری ڕاپ بە ناوی بێهراد عەلی کەناری خەڵکی ئەهواز و ڕۆژنامەوانێک بە ناوی عالیە متەلبزادە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بانکێش کراون.
بێهراد عەلی کەناری کە پێشتر و سەبارەت بە بەشداریکردنی لە مەراسمەی چلەی ماتەمینی حەدیث نەجەفی دەست بەسەرکرا بوو، ئەم جارە بە بیانووی دانانی بابەت لەسەر مەرگی ئیبراهیم ڕائیسی دەست بەسەرکراوە. هەروەها عالیا متەلەبزادە ڕۆژنامەوانی خەڵکی کەرەج لە پەیامێکدا ڕایگەیاندووە کە لەلایەن پۆلیسی فەتای ئەو شارەوە بانکێشکراوە. لە هەواڵێکی دیکەدا ڕێژیمی سەرکوتگەری ئیسلامی حسابی بانکی شیرین نەجەفی خۆشکی نەمر حەدیث نەجەفی بە بیانووی کاردانەوەی بەرامبەر بە مەرگی ئیبراهیم ڕائیسی داخستووە. ڕێپێوانی چەپگەرایانی ئۆرۆگۆئێ بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانەی دیکتاتۆری. ڕۆژی چوارشەممە 2 ژۆزەردان هەزاران شارۆمەندی چەپگەرای خەڵکی ئۆرۆگۆئێ هاوکات لەگەڵ ساڕۆژی ڕووخانی دیکتاتۆریە وڵاتە و بە مەبەستی ڕێزلێنان لە یادی قوربانیان ڕۆژانە سەرشەقام و خۆپشاندانیان کرد. دیکتاتۆریە وڵاتە لە نێوان ساڵەکانی 1973 بۆ 1985 زاینی لەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرا. لە وڵاتێک کە تەنیا 3 ملیۆن کەس جەمعیەتی بووە، 100,000 کەس دوورخرانەوە، زیاتر لە 200 کەس ئیعدام و 197 کەس بێسەر و شوێنکران. ڕۆژی ڕابردوو شارۆمەندانی ئۆرۆگۆئی با بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیان وێڕای ڕێزگرتن لە فیزاکاریەکانیان دژ بە سیستەمی سەرمایەداری دروشمیان بەرز کردەوە. دووە هەواڵ سەپاندنی تەحریمی نوێ بەسەر چەندین کەسایەتی و ڕێکخراوی ڕەژیم. ڕۆژی چوارشەممە 2 ژۆزەردان یەکیەتی ئەوروپا 10 کەسایەتی و ڕێکخراوی سەر بە کۆمبانی ئیسلامی خستە نێو لیستی تەحریمەکانیانەوە. 27 وڵاتی ئەوروپای ڕۆژی ڕابردوو لەسەر بەستەی تەحریمی تازەی ئەو یەکیەتیە دژ بە بەرپرسانی باڵای نیزامی کۆماری ئیسلامی و گروپە میلیشیاکانی سەر بە ڕەژیم کە ڕۆڵیان لە هێرش بۆ سەر ئیسرائیل، نائەمکردنی ناوچەکە، هێرش بۆ سەر بازرگانی دەریایی لە زەریای عەرەب و پشتیوانی لە رووسیا لە شەڕی دژ بە ئۆکراین بووە ڕێککەوتوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەرشاد و